خەڵکی خۆبەخش لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بە مەبەستی یارمەتیدانی هێزی پێشمەرگە دەچنە ناو هێزی پێشمەرگەوە. خۆبەخشەکان مەشقوڕایەنانی تایبەت بە هێزی پێشمەرگەی کوردستان دەکەن بۆ فریاگوزاریە تەندروستیەکان لە دەمی شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا لە سنوورەکانی هەرێمی کوردستانی عێراق. داعش وەک بەدکارێکی دەگمەن دەبینمەوە بە پێویستی دەزانم شەڕیان بکرێت و یارمەتی ئەوانەش بدرێت کە شەڕی داعش دەکەن. کوردستانم وەها بینی شەڕ دەکات و کەمترین ئاسی یارمەتیەکان دەدرێت، بۆیە حەزم کرد بە یارمەتیدان جا ئایا لە ڕێشەڕکردنەوە بێت یان یارمەتی تەندروستیەوە بێت. پێشمەرگە دان دەنێن بە سەرکەوتووی ئەم جۆرە ڕاهێنانە تەندروستیەدا و دەشڵێن سوودێکی زۆری هەیە بۆ پێشمەرگە لە کاتێکدا دەستیان ڕانەگا بە نەخۆشخانەکاندا. ئەوە بۆمە یعنی بۆ ئەو فێربوونی پێشمەرگەی جەماعات یعنی کە لە حاڵەتێکی هوزمەک دەبی یا هوزممان لۆدێ یا هوزم دەکەین پێشمەرگەیەکمە کە بریندار دەبی کەس نەمان دەزانی معلوم نەبوو کەس یعنی تەداویەک ئەوە چی لۆ بکەن بەلاوانەیە بە پڕۆکەچی تون دەبەسراوتەوە بەس ئێستا زۆر باش فێریان کردین چۆن تۆنی ئەو برینانە قەپات دەکەی بە لەفاافی چۆن تۆنی دەبەسرێتن. هێزی پێشمەرگەی کوردستان هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکایە لە شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا و هێزێکی بنچینەییشە لە ڕاگررتنی پێشڕەویەکانی ئەم ڕێکخراوە تێرۆریستیە.